وڵای من پێم باشەکەەوە مەجای خەڵکی نەدەن بەچەکەوە یعنی محدود تهدید بکرێ ئەو کەسانی کە چەکەڵەکە تهدید بکرێ با بڵێن پیاوی حکومت بن شارەزایان هەبێ لە چەک نەکەر کەسێ لە ماڵەوە چەک دانێت و جاری وایە مناڵ باوکە کوژێ ژن سێرەکە پیاوە کوژێ مناڵ ئەو دایدانە نەمێنێت زۆر شتێ چاکە باشە ئەگەر کەسێکی کوشت چەکێکی بێ مۆڵەتیشی پێ بوو بڕای جەنابەت وەکو هاوڵاتیەک چ سزایەکی ئەو کەسە بدرێت باش وەڵی سزا بدرێ باشە بۆی بێتە نمونەیەک وەڵاهی بە جۆری کوشتنی خەڵکی ئەگە بێتاوانێ بکوژێت من پێم باشە ئەو کەسە ئەبەدی بکرێت بۆی بێتێ دەرسێ بۆ هەموو کەسی ئەو شتە ئەو دیاردەیە دووبارە نەبێتەوە ئەمە لەگەڵ سزای لە سێدارەدان نین بەڵام زۆر جار لەگەڵەوەیانین بە سێماڵی ئەوکو ئەبەدیە بێ بۆی هەر بمێنێتەوە بۆ خەڵکیش دە و دراوسێ کەس و کارەکەشی بزانن ئەم کابرایە کەوتووە لەسەر ئەو مۆزوعە بۆی بێتێ دەرسێ بۆ هەموو کەسێک ئەو شتانە دووبارە نەکرێتەوە دەڵێن زۆر جار ئەو کێشانە بە سڵحی عەشایری حەل دەکرێت کەسەکە سوور دەزانێت ینی کە ئەگەر کەسێک بکوژێ یاخود کێشەی لەگەڵ کەسێک هەبێ بە کوشتن یەکلایی بکاتەوە سوور دەزانێت بەردەبێت یاخود سڵحی عەشایری دەکات من پێم باش نییە شتە ئەو دیاردەیە باش نییە نەخێر چەکەت هەیە خۆی وەرگێ با من نەخێر نەتبووە قەت چەکمنەوە حەز لە زاهری چەکداریش ناکە مناڵشم پێیان وتووە لە ئیش و کاریان نەبێ هەر شتێکیان نامەوێت چەکداری بکەن لە هیچ بوارەکان دەڵێن کەسی وا هەیە نا پلەی سەربازی هەیە نە چێشەی کۆمەڵایەتی هەیە پارێکی زۆری بە چەک داوە ئۆتۆمبیلەکەی یاخود ماڵەکەی پڕە لە چەک وەڵی شتی وا زۆر زاهری ناشتینە بەڕاستی خۆی بە چەک بەعام یانی زاهرێکی ناشتینە پێمان نەبێ زۆر باشترە